دەنگیان کاریگەری نییە لەسەر حکوومەت. ئەوان دەڵێن ڕەنگە حکوومەت نابیست بێت. تەنکەرەکانی گواستنەوەی نەوت ئەتوانین بڵێن بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواننی ژینگەی ئەم ناوچەیەوە کارەساتی گەورەی ژینگەی بە دوای خۆیان هێناوە. ڕاستەوخۆ خاکی ئەو ناوچەیە پیس دەکات و لە هەمان کات دەگەر بێت و پوش و پاوان یاخود درەخت بۆ نمونەوە کۆم درەختە لەو دەڤەرەدا هەبێت ئەوە ڕاستەوخۆ دەبێت بە هۆکار بۆ وشکبوونی ئەو درەختە. ئەوەی کە زۆر جێگەی تێڕامانە تا ئێستا هیچ لایەنێکی بەرپرس لەم بارەیەوە هیچ قەرەبوویەکی ژینگەی بۆ ناوچەکە دانەناوە و هیچ بەدۆداچوونێکی جدی لەم بارەیەوە نەکراوە هەنگاوی کردداری نەنراوە بۆ ئەوەی قەرەبووی ژینگەی بۆ ئەم ناوچەیە بکرێتەوە کە هەتا کۆتا ئامارکە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان بڵاومان کردەوە 39 تەنکەری گواستنەوەی نەوت لەم ناوچەیەدا وەرگەڕاوە کە زیانی زۆر گەورەی ژینگەیان بەم ناوچەیە گەیاندووە. لەگەڵ وەرگەڕانی هەر تانکەرێک لە نزیک تونێلەکە یان لەسەر ڕێگای دەربەندیخان بەشێک لەو مادانەی کە هەڵیان گرتووە تێکەڵ بە ئاوی دەریاچەکە و ڕووباری سیروان دەبێت. ئەمەش زیان بە ئاوی ناوچەکە دەگەێنێت. وەرگەڕانی تەنکەر لە بەردەم تونێلی دەربەندیخان کە نزیکەی